ئێمە زۆربەی تەڵەبەکانی لێرەن لە قۆناغە جیاجیەکانی زانکۆن هەموو بڵین هەموو بەشەکانی زانکۆی سەلاحەدینی تایە زیاتر لە 100 فایلم پێیە و زیاتر لە 150 تەڵەبە بەشە ناوخۆیان وەرنەگرتووە سەر ڕاینەمانی جێگا لە بەشە ناوخۆیی شەید شەوکەت ئامادەییان نییە بەشە ناوخۆیەکی تر کە چەند بینایەکی هەیە لە گەڕەکی عەدالە دا بەشی کا بۆی قوتابیەکان تێدا بمینێنەوە سەرڕای ئەو کەم و کورتیە و جێنەمان کە دەچینە لای بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکان و سەرۆکایەتی زانکۆ ئامادەی ئەویان تێدا نییە داخلی دابشکن بۆ ئێمە من بۆ خۆم تەڵەبەم لە شاری من نزیک 100 کیلۆمەتر لێرە دوورە هاتچۆ ئەکە تەڵەبە هەیە من هەفتەی ئەو لای لە ماڵی خزم و لای برادر ماوەمەوە لە شوقا دوو ڕۆژە شەوێک لای برادر ماوەمەوە ئەم شەو ناو سیارەکەم ماوەتمەوە لەگەڵ برادێکی ترە ناو سیارە ماوەتینەوە بەم سەرمایە و بەم وەزعە تەڵەبەمان هەیە لە منتقەی بادینانەوە دێ هەموو ڕۆژ کرێت تەکسیەدات جێگا نییە داواکاریمان ئەوەیە ئەو بەشە ناوخۆیانەی کە ساڵانی پێشتر ئێمە تێیدا ماوین ئێستا دابەش بکرێت و هەموو پێداویستێکی داخلیشی تایە مدیری بەشە ناوخۆیەکان گوتی بڕۆم بۆ لای دکتۆر شێروان دکتۆر شێروان یاریدەدەری مدیری زانکۆیە بۆ کاروبەری قوتابییان مش گوتم زۆر باشە مادەم ئەگەر عیلازم لار شوێنێبی کە بەشە ناوخۆی بگرم ئەچم وتی زۆر باشە وەڵا چوون لای دانیشت نزیکەی ساعتی قسەمان کرد گوتی وەڵی یعنی ئاخری قسەکانی گوتی ئیسیفادەی نییە ئیسیفادەی نییە و بڕۆن بە خۆتان شوێنی عیلازکەن و تا گوتم ئاخر نابی کاکە داخلی مەوێ وەنیە گوتی ناوەڵە بڕۆن لە خۆ داخلی عیلازکەن ئەنگۆ تاخیر هاتینا گوتم نەفرێک تاخیر 2 10 20 50 ژمارەمان زۆرە یعنی ژمارەش زۆر لە قوتابیەکان داخلیان وەرنەگرتیا